زیاتر کاریگری و لسر بازاران راب وستین دوید اما کودانستاندن دست پیکرنه رزدار مظفر عباس شارزای بازار دارایی لگل میکا که مظفر تو بخیر هاتی سپاس با آمده بوناوا افدانستاندن هاتنه دست پیکرن بلکی چند داگرین دیکجی لدوای خوی ده بهنیتن لم حالا ده چی بکەین وەکو وەبەرهێنەران و بازرگان لە ناو بازار دەبوو ئەوەی خۆمان بپارێزین چکە ڕەوشەکە وای لێ هاتووە بە تایبەت ئەگەر باسی بازارەکان بکەین زۆر نەجێگیری پێوە دیارە سەردەبەنای خدای گەورە میرەبان زۆر سپاس کاکاوارت سپاس بۆم دەرفەتە ئەگەر سەیری شاندی دانوستانکاری نێوان ئێران و ئەمریکا بکەین حەز بۆی دەکەین کە شاندەکە لە 2079 بەرزترین شاندی ئاسیدان دانوستانکارە چونکە جێگیری سەرۆکی ئەمریکا جدی ڤانس و هەروەها کۆشنەر و لایەنی ئێرانیش بە هەمان شێوە عەباس عێراقچی وەزیری خارجی و جگە لەوەش ئەمجارە محەممەد باقر قالیبان سەرپەرشتی وەفدەکە دەکەن ئەم دانوستانە بە شێوەی پرۆمەکسی تۆڵکی واتە ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆیە جیاوازە لە مەسقات ئەوەی مەسقەت تەنها بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بوو ئەمە دەری دەخات کە نیەتێکی دانوستان هەیە بۆ بازار واتە ئەمە چی بەڵێ ئەمە بۆ بازار واتە ئەوەیە کە بۆ بەتایبەت بۆ بازاری زێڕ بازرگانان وەبەرهێنان چاوەڕێ دەکەن لەبەر ئەوەی ئێمە بینیمان لە کاتی ئاگربازەکە ڕاگەنرا نزیکەی بە $150 بۆ هەر ئۆنسەیەکی زێڕ بەرز بۆیە بەڵام پاشەوەی کە ئیسرائیل ئاگربازەکەشکان زێڕ هاتووە هەمان شوێنی خۆی واتە وەبەرهێنەران و بازرگانان چاوەڕێی خاڵێکی لایکەرەوە دەکەن بەڵام ئەم ناجێگیری بازار بە گوێرەی ئەو شێواز دانوستانی کە ئێستا بەردەوام دەبێ هەتا ماوەیەکی مامناوان نەدرێژمەودا نەکوردمەودا باشە لەگەڵ ئەمە پێشەوە دانوستاندنە دەست بکە لە دووەمە ماڵەکاندا بینیمان هەندێک دابازین بە زێڕەوە تومار بۆ ئەگەر بەم شێوەیە بەردەوام و دانوستاندنەکان ئەنجامێکی یەکلاکەرەوە پێوەی دیار نەبوو وای نیشاندا کە دانوستاندنی دیکەش بەدواوە دێت چکە 2 هەفتە لە پێشن لە ناو ئاگربەزدا دووشەممە لەگەڵکردنەوەی بازارەکان چاڕوانی چه ئاستەک بکەین بەبڕۆی من ڕۆژی دووشەمە کە بازارەکان دەبێتەوە نرخی زێڕ و نەوت کەمەکدا دەبەزن بەڵام تا کەواتە دابازینەکەی کوتایی بەردەوام دەبێت بەڵێ جگە لەوەش زێڕ چەنددا دەبازتن بە بڕوای ئێوە ئێمە لە ڕووی دەبێت لە ئەست چه ئاستەک چاومان لەسەر بێت ئەگەر لە ڕووی جیۆپۆلیتیکۆ سەیری بکەین ئەو کاریگەری کە لەسەر جەنگ لەسەر بنکە ئابوووریەکانی وڵاتانی خەلیج بەجیمەوە بە نزیکەی $25 میلیارد دەخام لێرێ بۆیە ئەمە بۆ ئەوما پێ دەڵێ ئەگەر هاتو ئاگر بەش ڕاگەنرا نرخی سوودەمەنی هەر لە سەروی $70 دەمێنێتەوە چکە کاتی پێویستە بوو نژەنگ بەڵێ کاتی پێویستە بەڵام بۆ وەبەرهێنانی ئەوانەی کە لە بۆرسە ئیش دەکەن دەبێ ئاگادار بن زێڕ دووبارە ئەمەکە پێشی مانگونیوێک وەڵام بە نزیکەی مانگونیک من لێرە بووم کە ئەو کاتگوتم دابەزینێکی گەورە دەکات هەما ئەو تاکێتانی کە من لێرە باسم کرد پێکای ئێساس دەیڵێمەوە زێڕ لە نێوان سەپۆرت و ڕێزستاتێکی فراواندایە هەر کات ئەگەری هەیە دابەزینێکی گەورە بکە بۆ زۆنەکانی چەند گەورەکە چەندە بە 4200 باشە چەند پێشبینی کوتایی هەیە باسی سەرەوەی 5,000 دەکە ببینین بۆ هەر ئۆنسێک ئەگەر لە ڕووی شیکاریەوە ئەمە باسی لە ڕووی شیکاری و باز دەکەین تا زێڕ 5,040 تێنەپەڕێنی زۆنی بای نییە زۆنی کڕین نییە تا لە خوار 5,040 بی زۆنی دابەزینە هەر کاتێک 5,040 تێپەڕگرت ئەو کاتی ئێستا بەرهێنەر چ بکات لە چاڕوانی 4,200 بێتن بە بڕوای من ئەوانەی کە بە پشەی فیزیکی دەیکڕن کێشانیە بەڵام ئەوانەی کە لە بۆرسە ئیش دەکەن پێویستە چاوەڕێ بکەن ئەمە کاتێکە وەکو گەمبەڵی لێدێ وەکو قماری لێدێ کاتێک کە تو لە ناوەڕاستی نرخدا تۆ مامەڵە دەکەی ئەو کاتە سەرمایەکەت دەکەوێتە خەتەر پێم باشە چاوەڕێ بکەن چونکە لە ڕووی شیکاری تەکنیکیەوە من لە ڕووی جیۆپۆلیتیکۆ باسمان کرد هێشتا کاریگەری جەنگت سەرەتایت ئەوە ماوە دەبێت ئەنجامی دانوستانەکان دیار بن و بە گوێرەی شێواز دانوستانەکە فراوان دوورمەودایە بۆیە ئەوانەی کە بە شێوێکی فراوان بە شێوەژی گەورە مامەڵە دەکەن پێویستە چاوەڕێ بکەن و ئەوانەش ڕووی تەکنیکیەوە مزەفەر دەبێت چاوەڕێ چه ئاستەک بکەین هەر کاتێک 4,650 تێپەڕ کرد ئەوە زۆر بە ئاسانی وەبەرهێنان ئەتوانن بە فرۆشتن داخل بن هەر کاتێک 5,040 تێپەڕ کرد ئەتوانن بەکرین داخل بن ئەمە وەکو وەبەرهێنان بۆ دوورمەودا ئەوانەی کە ڕۆژانە ئیش دەکەن جیاوازە بەڵام بۆ دوورمەودا ئەم زۆنانە چونکە بە حکمی ئەوەی سەپۆرت و ڕێزستاز واتە زۆنی هەڵکشان و داکشانی زێر فراوان بووە پێویستە ئەو کەسانی کە مامەڵەی گەورە دەکەن چاوەڕێ بکەن ئێستا شوێنێکی باش نییە نەکڕین نەفرۆشتن بۆ زی و چۆن بە هەمان شێوە لێک بدەینەوە بڵێ زی و بە شێوەیەکی گشتی
مامەڵەکەی بەستراوەتەوە بە زێڕ نرخەشی بەستراوەتەوە بە زێڕ بەڵام وەکو پێشتریش باسم کرد بانکە ناوەندەکان ئیش بە زێڕ لەسەر زێڕ ناکەن زێڕ ئایتیمێکی جیاوازە زیو لە زێڕ بۆیە ئەوانەی کە دانوێت لە زێڕ ئیش بکەن بە شێوەی فیزیکی هەر کاتێک کە زێڕ دابەزی بۆ زۆنەکانی $64 ئەتوان باکرین داخل بن بەڵام لە سەری ئەوە باش نییە بوو بازاری ناوت چی بکەین لە خاڵەدا هەندێک دابازینێکمان بینی بەڵام دابازینێکی سنووردار بوو کاک مزەفەر بەتایبەت بۆ ئەوانەی لە ناو بازاری جیهانیدا مامەڵە دەکەن پێشبینی دەکەم ئەگەر هات و دانوستانەکان درێژ بخایانێ کاتێکی درێژ بخایانێ و بەتنای ئێران چونکە ئێران جیاوازە لە دانوستانەکەی مەسقەت ئیسلاماباد جیاوازە لە مەسقەت بە حکمی ئەوەی خاڵی تەڕاجعی ئێران ئاسانترە ئێرانیەکان پێشتر هیچ بەتنایە چەند نەبوو کە ئەمە مصطلحێکە لە وەفدی دانوستانکار بەکاردێنرێ best alternative to a negotiation agreement واتە ئەتو ئەگەر پێک نهاتی خاڵی گەڕانەوە چییە خاڵی گەڕانەوەی ئێران بە دەرەجەیەک گەروی هۆرمزە کە ئەمە 20% نەوتی جیهان بێدە تێپەڕەبی ئەمە کاریگەری زۆر بوو خاڵی دووهەم کە گەری بابلمەندە بە کە ئێران تا دەستی بۆ نەبردیە ئەمە دەست بۆ ئەمە بە بازارە داراییەکان بازاری نەوت و شۆکەشی گەورە دەبن چونکە 22% هەموو کۆنتێنەرەکانی دنیای بە بابلمەنددا ئەڕوا لە کاتێکدا 3% کۆنتێنەرەکە بە گەروی هۆرمزە ئەڕوا لەم کاتە هەرکە ئەگر بەس ڕاگەیەنرا لە سەرەتای ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لە ناو بازاردا زۆربەی بازرگانەکان کەوتنە ئەو باوەڕای پێشتر نوێیان کردەوە کە ئیدی سوودی بانکی لە ئەمریکا دەکرێت بەرز بکرێتەوە دیسان جارێکی دیکە ئێوە چۆن پێشبینی دەکەن چونکە ئەمە ڕاستەڕاست کاریگەری لەسەر بازارەکان دەکاتن بە حکمی ئەوەی کە شەڕی ئێران و ئەمریکا شەڕێکی ئینتەرناسیۆناڵ نێودەوڵەتیە وەکو شەڕی رووسیا و ئوکراین نەبوو کە شەڕێکی لۆکاڵی بوو کاریگەریەکەشی لۆکاڵی بوو شەڕی ئەمریکا و ئێران کاریگەریەکی نێودەوڵەتی هەیە بۆیە ئەمە هەڵاوسانێکی گەورەی دروست کرد لە 4 ساڵی ڕابردووی ئەمریکا ڕێژی هەڵاوسان 2% بووە 2.3 بووە ئێستا ڕێژی هەڵاوسان ئەمریکا 4% کاتێک ڕێژی هەڵاوسان بۆ شێوە بەرزە شارەزانی ئابووری ئەمریکی دەست بۆ سوودی بانکی نابن هەر لە نێوان 3.5 بۆ 3.7 دەمێنێتەوە تا ماوەیەکی درێژ بیل لە دابەزاندنی ڕێژە سوودی بانکی و بەرزکردنەوەکەی ناکەن ئەگەر بەس لە ئۆکراینە ڕاگەیەنرا ئەمڕۆ بەهۆی جژنی هەستانەوە ئەمە لە کاتێکدایە چەندین هوکاری دیکە هەن لە کە باسمان کرد کاریگەریان لەسەر بازار دروست کردووە چاڕوان دەکرێت کاریگەریەکەی ڕۆژی دووشەممە لەگەڵکردنەوەی بازارەکان ببینین هەرچەندە ئەگەر بەستێکی کاتیشە کاکاوەر هەموو بیرۆکێکی ئاشتی هەموو بیرۆکێکی جەنگ یان هەم ئاشتی هەم جەنگ بیرۆکێکی ئابووری لە پشتە بان کە ناوەندەکان کە سەیطرەیان لەسەر کۆی شەڕ و ئاشتی دنیادا هەیە بە جۆرە جۆگەن لە پشتەڕەکانن کاریگەری هەیە بەڵام کاریگەریەکەی بەقەت شەڕی ئێران و ئەمریکانیە وچی گوتم شەڕێکی لۆکاڵیە درێژمەودایە کاریگەریەکەی ئەوەندە نەمان تەنانەت لە بازاڕە داراییەکانیش شەڕی کورد مەودا کاریگەری زۆرە هەڵکشان و دابەزینی گەورە دەکات بەڵام کەش جەنگە بەردەوام بوو هەڵاوسان دروست دەبی بۆ نمونە زێر پێشتر ئەگەر جەنگ هەبووە زێر بەرز دەبووە بەڵام ئێستا ئەگەر ئاشتی هەبێ زێر بەرز دەبووە باشە ئەگەر هاتوو نەگەیشتنە ڕێکەوتن مەرجەکانی بەسەر یەکدی قڕس کردووە هەم ئەمریکا هەم ئێران بوو زێر بوو زیو بوو نەوت چاوەڕێی چی بکەین پێشبینی دەکەم نەوت تا لە ڕووی شیکاری تەکنیشیەوە تا $160 بڕوە نەوت بەڵام زێر بە شێوەیەکی بەرچاو دابەزی هۆکارەکەشی ئەوەیە خەڵک لەو کاتە پێویستی بە کاشە زێر لە پەناگەیەکی ئارام نامێنێ ئەستی 4000 ببین بەڵێ خوارد 4000 خوارد 4000 خۆم لە مێژ چاوەڕێی 3800 دەکەم باشە بۆ هەر ئۆنسێکەوە تا بوو زیو چه ئەستێک دەتوانێت زیو لەوان ڕەنگە تا خوارد $50 بێ $50 باشە زۆر سپاس لە خزمەتتان مزەفەر باس شروع بازار دارایی مادوو نەبن